إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، لشنيدا خواي پروردگار بناسا، خواي پروردگاریش لکاتی ناخوشی و ناڕەحەتی و بەڵام مصیبەت بەهاناتەوە دێ و دەدناسێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: احفظ الله يحفظك. ئەی ئینسان، سنوورەکانی خودای پەروەردگاری خۆت بپارێزە، خواي پەروەردگاریش ئەتۆ دەپارێزێت. احفظ الله تجده أمامك. سنوورەکانی پەروەردگار بپارێزە ئەی ئینسان، لە هەر شوێنێک لە ناخۆشی و ناڕەحەتیدا، لە هەر حاڵێک بی، لە هەر شوێنێک بی، خواي پەروەردگار بەهاناتەوە دێت و ئاگای لێت دەبێت و هەروەها دەتپارێزێت و سەرت دەخا و دوعاکانت گێرا دەکات. تعرف إليه في الرخاء يعرفك في الشدة. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: لە کاتی خۆشیدا خواي پەروەردگارت لەبیر بە ئەی ئینسان، خواي پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا ئەتۆی لەبیر دەبێ و دەتپارێزێت لە بەڵام موسیبەت و دوعاکانت گێرا دەکات. ئیبن ڕەجەب پێمان دەفەرمێت ناسینی ئینسانەکان بۆ خواي پەروەردگار دوو جۆرە، جۆرێکیان گشتیە، جۆرێکیشیان تایبەتە. جۆرێکیان گشتیە ئەوەیە کە هەموو ئینسانێکی مسلمان ئیمانی بە خواي پەروەردگار هەیە بە گشتی، خواي پەروەردگار دەناسێت، دان بە خواي پەروەردگار دادەنێت، دان بە خوایەتی خواي پەروەردگار دادەنێت. ئەوە هەموو ئینسانێکی مسلمان ئەوەی هەیە. بەڵام جۆری دووهەمیان تایبەتە، کەسانێک هەن خواي پەروەردگار دەناسن و ئیمانیان پێ هەیە، دڵیان ئارام دەبێت بە خواي پەروەردگار و بە یادی خواي پەروەردگار. کاتێک خواي گەورە دەناسن شەرمی لێ دەکەن، کاتێک خواي گەورە دەناسن حەز بە لیقای پەروەردگار دەکەن، ڕێز و حرمەتی خواي پەروەردگار و دینی خواي پەروەردگار دەگرن. وەختێک پێیان دەڵێ خواي پەروەردگار ئاوا دەفەرمێ و پێغەمبەری خواي گەورە ئاوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەو کەسانە دەزانن ئەوە معنای چییە، ئەو کەسانە شوێن بڕیارەکانی خواي گەورە دەکەون. ئەوانە تایبەتن، بەندەی تایبەتی خدای پەروەردگارن. ئەوانە ئەو کەسانە ناسینێکی عاریفانەی پێ دەڵێن، واتە ئەو کەسانەی کە چاک خواي گەورە دەناسن، چاک ڕێز و حرمەتی خواي گەورە دەزانن، ئەنجا چاک قەدری بڕیارەکانی پەروەردگاری خۆیان دەگرن. ئەو کەسانە بەندەی تایبەتی خواي پەروەردگارن. خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە. ئەوانە کەسانێکی خواناسی تایبەتن، خواي گەورەش بە تایبەت ئەو جۆرە کەسانە دەناسێت. ئەنجا ناسینی خواي پەروەردگار و خۆشەویستی خواي پەروەردگار و ئاگا لێبوون و بەهاناوە هاتنی خدای پەروەردگاریش بۆ بەندەکان بەگشتی دوو جۆری هەیە. جۆرێکیان خواي پەروەردگار ئاگاداری هەموو ئینسانێک و هەموو بوونەوەرە بەگشتی، ئاگای لە هەموویانە و پارێزەری هەموویانە بە هەر جۆرە ئینسانێکەوە و بە هەر بوونەوەرێکەوە. خواي پەروەردگار دەفەرمێت: وَلَقَدْ خَلَقْنَا الْإِنسَانَ وَنَعْلَمُ مَا تُوَسْوِسُ بِهِ نَفْسُهُ. ئێمە ئینسانمان دروست کردووە نەک هەر بەکار و کردەوەکانی بە خەتەرەی ناو دڵیشی ئاگادارین. ونحن أقرب إليه من حبل الوريد.
ئاگادار بە ئەی ئینسان خوای گەورە دەفەرمێت لە ڕێگی ملتان لێتانەوە نزیکترین بەهۆی علم و زانست و ئاگاداری خوای پەروەردگارەوە لە ئینسانەکانەوە نزیکە و ئاوا ئاگادارە. دووهەم خۆشەویستی خوای پەروەردگار و ئاگا لێبوون و بەهاناوە هاتنی خوای پەروەردگار بۆ بەندەکان جۆری تایبەتە. ئەو کەسانەی کە بەندەی تایبەتی خوای پەروەردگارن، خوای پەروەردگاریش ئەو کەسانەی بە تایبەت خۆش دەوێت، ئەو کەسانە حیسابی تایبەتیان بۆ دەکات، دوعا و پاڕانەوەکانیان وەردەگرێت، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیش بەهانەیانەوە دێت. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسانی وا هەیە لە ناو ئوممەتی مندا ئەگەر سوێند بخوا لەسەر پەروەردگار بڵێ دەبێ ئەو کارم بۆ بکەی و ئاوا بکەی، پێغەمبەر دەفەرمێ خوای پەروەردگار سوێندی ئەو کەسە ناشکێنێت و قسەکەی ناشکێنێت و بۆ جێبەجێ دەکات. ئەوە بەندەی تایبەتی ئیمانداری خوای پەروەردگارە، ئەوە بەندەی تایبەتی خوای گەورەیە، خوای گەورەش ئاوا دەیپارێزێ و هەروەها حیسابی بۆ دەکات. ئەحمەدی کوڕی عاسمی ئەنتاکی دەفەرمێ پێم خۆشە نەمرم هەتاوەکو خۆشەویستی خۆم دەناسم، هەتاوەکو پەروەردگارەکەی خۆم دەناسم، بەڵام ناسینێک نا هەر ئەوەندە کە بزانم خوای پەروەردگار هەیە، ناسینێک نا هەر ئەوەندە کە دان بە خوایەتی خوادا بێن و ئیمانم پێی هەبێت، بەڵکو ناسینێک وەختێک کە خوای گەورەی خۆم دەناسم شەرمی لێ بکەم، ڕێز و حورمەتی بگرم. ئەوە ناسینی تایبەتی خوای پەروەردگارە. بەڕێزان، ئینسان وەختێک خوای گەورە دەناسێت، وەختێک ئیمانی بە خوای پەروەردگار هەیە، دەبێت شەرم لە خوای پەروەردگار بکات و ڕێز و حورمەتی خوای پەروەردگاری خۆی بگرێت، ڕێز و حورمەتی بڕیارەکانی پەروەردگاری خۆی بگرێت. ئەوە ناسینی تایبەتی خدای پەروەردگارە. بۆیە زانایانی سەلەف پێمان دەڵێن من عرف الله استراحە، هەر کەسێک ئاوا لە ژیانیدا خوای پەروەردگاری بناسێت بەڕاستی ئیسراحەت دەکات لە دنیادا و هەروەها لە قیامەتیش. ئەوە ناسینی تایبەتی خدای پەروەردگارە. ضەحاکی کوڕ قەیس پێمان دەڵێت ئەی ئینسان لە کاتی خۆشیدا خوای پەروەردگارت لەبیر بێت یادی بکە، لە کاتی ناخۆشیدا خوای پەروەردگار ئەتۆی لەبیر دەبێت. دوو نمونەمان بۆ دێنێتەوە، نمونەی دوو کەس، یەکێکیان یونس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، کاتێک کە دەکەوێتە ناو سکی حوتەکە خوای پەروەردگار بەهانایەوە دێت ڕزگاری دەکات. بۆچی؟ چونکە ئەو پێغەمبەری خوایە و پێشتر بەندەی تایبەتی خوای پەروەردگار بووە، خوای پەروەردگار لەوێدا بەهانایەوە دێت و ڕزگاری دەکات. بەڵام تەماشاکەن فیرعەون کە دوژمنی خوای پەروەردگار بووە، کاتێک کە لە ناو دەریایەکەیدا لێی دەقەومێت، دەکەوێتە ناو دەریاکەوە، خوای گەورە موسا پێغەمبەر و ئیمانداران ڕزگار دەکات و بەهانایانەوە دێت. بەڵام فیرعەون کە دوژمنی خوای پەروەردگار بوو، لە کاتی سەرەمەرگدا ئیمان دێنێت، دەڵێ ئیمانم بەوە هەیە کە بەنو ئیسرائیلیەکان دەیپەرستن کە هیچ پەرستراوێکی بەحەق نییە بێجگە لە ئەو پەرستراوە نەبێت کە ئەڵڵایە، و دەڵێ من یەکێکم لە موسڵمانان. بەڵام خوای پەروەردگار پێی دەفەرمێت الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين. ئەی فیرعەون، ئایا ئێستا تەوبە دەکەی کە لە پێشتردا ئەتۆ ئینسانێک بووی سەرپێچی خوای پەروەردگارت دەکرد، ئەتۆ ئینسانێکی مفسید و خراپەکار بووی، ئێستا کاتی تەوبەیە. کاکە دەتەوێت لەسەر مەرگدا تەوبە بکەی، دەتەوێت لە پیریدا ئەگەر هیچ خێرت پێوە نەما ئەو کاتە تەوبە بکەی، کاکە ئەوە قبوڵ نییە برم. دەبێت لە شوێنەیدا خوای پەروەردگار بناسی، دەبێت لە تەمەنی گەنجیەتیدا کاتێک کە لەسەر تااقەت و توانای خوای پەروەردگار بناسی، ئەنجا خوای گەورەش ئاگای لە تۆ دەبێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا. هەروەکو خوای پەروەردگار پێغەمبەرانی خۆی ڕزگار کردووە و بەهانایانەوە هاتووە، و هەر ئیماندارێکی دیکەش کە نمونەمان زۆرە لەو بارەیەوە. بۆیە پیاوێک بە ئەبی دەڕدا دەڵێت ئامۆژگاریەکەم بکە، پێی دەڵێ خوای پەروەردگارت لەبیر بێت لە خۆشیدا، خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا ئەتۆی لەبیر دەبێت. ئیبن کەسیر دەربارەی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێت نمونەیەکمان بۆ باز دەکات، دەفەرمێت ئیمامی شافعی لەگەڵ هەندێک گەنجداش سواری کەشتیەک دەبن، کاتێک کە دەگەنە کەناری دەریاکە بۆ ئەوەی کە دابەزن، کاتێک کە نزیک دەبنەوە و کەشتێکە ڕادەوەستێت، ئیمامی شافعی بازێک دەدا و یەکسەر لە کەشتێکە دادەبەزێت. بەڵام گەنجەکان دەیانەوێ بە ئەو بازەیە بدەن و لە کەشتێکە دابەزن، کەچی توانایان نابێ وەکو ئیمامی شافعی کە لە تەمەنی 80 ساڵیدایە.
بۆیە پێی دەڵێن ئەی ئیمام بۆچی ئەتۆ تااقەت و توانا و ئەندامەکانت بەو شێوازەیەن کە دەتوانی بەو شێوازەیە باز دەی و دابەزی لە کەشتێکە بەڵام ئێمە ناتوانین. ئیمامی شافعی دەفەرمێت کاکە ئەمن لە تەمەنی گەنجەتیدا ئەندامەکانی خۆم پاراستووە لە گوناه و تاوان، خوای پەروەردگاریش لە کاتی پیریدا ئەندامەکانی بۆ من پاراستووە. خوای پەروەردگار بەهاناتەوە دێبرم لە شوێنەیەدا خوای گەورە بناسە دڵنیا بە لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا خوای پەروەردگار بەهاناتەوە دێت، لە کاتی پیریدا خوای گەورە دەتپارێزێت، لە گەنجیدا ئەندامەکانت بپارێزە دڵنیا بە لە پیریدا خوای گەورە ئەندامەکانت بۆ دەپارێزێت. خوای پەروەردگار ئاگری بۆ ئیبراهیم پێغەمبەر سارد کردەوە و پاراستی. تەماشاکەن چونکە خەلیل و ڕەحمانە برم بەندەی تایبەتی خوای گەورەیە، خوای گەورە ئاگری بۆ سار دەکاتەوە، ئەوە پاراستنی خوای گەورەیە بۆ بەندەکانی. خوای پەروەردگار یونس پێغەمبەری پاراز لە ناو زکی حوتدا نەجاتی دا و ڕزگاری کرد. خوای پەروەردگار یوسف پێغەمبەری پاراز لە خراپەدا كذلك لنصرف عنه السوء والفحشاء. خوای پەروەردگار ئەو خراپەی لە یوسف لادا سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بۆچی؟ چونکە ئەو بەندەیەکی تایبەتی خوای گەورە و بەندەیەکی مخلیسی خوای پەروەردگار بوو، هەر وەکو پێغەمبەرانی دیکەش خوای پەروەردگار پاراستنی. خوای پەروەردگار ئاگای لە هەموو بوونەوەر هەیە، تەنانەت گیان لە بەرانیش دەپارێزێت برم. بۆیە کوردەواری جوانی گوتووەگە دەڵێت خوای پەروەردگار کڵاوی بۆ بەڕوو دروست کردووە، یعنی ئاگای لە هەموو بوونەوەر هەیە. خوای پەروەردگار ژیێنەر و مرێنەری هەموو بوونەوەرە، بەهانای هەموو بوونەوەرەوە دێت. ئایا ئەی ئینسان کە تۆ ئینسانێکی چاکەکاربی چۆن خوای پەروەردگار بەهاناتەوە نایێت؟ ئیبن الجەوزی لە کتێبی سیفەت و سەفوەدا نمونەیەکمان بۆ باس دەکات کە جێگای تێڕامان و هەڵوێستە لە سەرکردنە. دەفەرمێ پیاوێک باڵندەیەک دەبینێ لە سەردارێک دەچێتە سەردارێکی دیکە لەوێ دەنیشێت و دەچێتە ناو دارەکەی کە دیارە دارەکە کلۆر بۆ کونێکی تێبووە، دەچێتە ناو دارەکەی و دێتە دەرەوە کە دەبینێت هەندێک گۆشتیشی لە دەمی دایە و دەچێتە ناو دارەکەی و کاتێک کە دێتەوە گۆشتەکەی پێنامێنێت. کاتێک کە تەماشای دەکات لێی وەردەبێتەوە دەبینێ لە ناو ئەو دارەیەدا مارێک هەیە کە کوێرە و چاوی نییە. سبحان الله، ئەو تەیرەیە گۆشتی بۆ دێنێت. کاتێک کە لە مارەکە نزیک دەبێتەوە بە دەنگەکەی خۆی دەخوێنێت و مارەکەش لێی حاڵی دەبێت و ئاوا زاری دەکاتەوە، ئەو باڵندەیەش گۆشتەکەی دەخاتە ناو زاریەوە. سبحان الله، ئەی ئینسان ئەگەر ئەتۆ بەندەیەکی تایبەتی خوای گەورە بی، خوای پەروەردگاری خۆت بناسی، ئایا خوای گەورە بەهاناتەوە نایەت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا؟ خوای پەروەردگار مارێک کە لە دارێکدایە چاوی لە دەست داوە، باڵندەیەکی بۆ مسەخەر کردووە بۆ ئەوەی کە گۆشتی بۆ ببات، بۆ ئەوەی کە نەمرێت لە بەرسان. دەی ئینسان کە تۆش بەندەی خوای پەروەردگار بی، خوای گەورەت لەبیر بێت، دڵنیا بە لە هەر شوێنێکی ئەو دنیای بی خوای پەروەردگار بەهاناتەوە دێت. خوای پەروەردگار دوعاکانت گیرا دەکات برام. تعرف إليه في الرخاء يعرفك في الشدة. دڵنیا بە لە کاتی خۆشیدا خوات لەبیر بێت، لە شوێنەییدا خوا بناسە، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا خوای پەروەردگار ئەتۆی لەبیر دەبێ و دەتناسێت و هەروەها بەهاناتەوە دێت. ئیبن ڕەجەب چیرۆک وەسەرهاتێکی زۆر کاریگەر و سەرسوڕهێنەرمان بۆ باز دەکات. بەسەرهاتی یەکێک لە پیاوچاکان کە مالیکی کوڕی دینارە دەفەرمێت، مالیکی کوڕی دینار فەرموویەتی ڕۆژێکیان لە ناو باخچەیەکدا خەوتم، کاتێک کە لە خەوەکەم هەڵسام بینیم ئەوە مارێک لە دەورم و لە پەنام ڕاوەستاوە. سبحان الله، دەگەڕێتەوە دەڵە ئەو مارەیە کە لە تەنیشتمەوە بوو، لە نزیکمەوە بوو، بینیم ئەو مارەیە گوڵێکی لە دەمیدا بوو، پارێزگاری لە من دەکرد و مێش و مەگەزی لە دەم و چاوی من دەردەکرد. سبحان الله، سیر نییە برام. بۆچی سیر نییە؟ چونکە ئەوانە سەربازی خوای پەروەردگارن، چونکە هەموو شتێک لە دەستی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار سەربازی کە خۆی بۆ مسەخەر دەکات بۆ ئەوەی کە پارێزگاریت لێ بکات. چۆن خوای پەروەردگار ئاگری بۆ ئیبراهیم سارد کردەوە کە سیر نییە، دەی بۆ بەندەیەکی دیکەش و ئینسانێکی ئیمانداری تایبەتی دیکەش پیاو چاکێک، ئینسانێکی ساڵح و بۆ خوا گونجاو، خوای پەروەردگار ماری بۆ مسەخەر دەکات بۆ ئەوەی کە پارێزگاری لێ بکات. سیر نییە برام. لە شوێنەییدا لە خوای پەروەردگار بترسە،
دڵنیا بەخوای پەروەردگار دەتپارێزێ لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا. سەرنج بدە ئەوانەی کە لە شوێنەیەدا خوای پەروەردگاریان نەناسی، ئەوانەی کە لە گەنجێتیدا خوای گەورەیان نەناسی خوا پەناماندات، ئەوانەی کە لە کاتی دەستەڵاتدا خوای گەورەیان نەناسی لە سەرەمەرگدا چیان لێ دێت، چۆن پەشیمان دەبنەوە، چیان بەسەر دێت ئەو کەسانە. ئیمامی ذەهەبی بەسەرهاتێکمان بۆ باز دەکات دەربارەی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە خەلیفەی ئەمەویەکان بوو. کاتێک کە دەبێتە خەلیفە، کاتێک کە دەسەڵات بەدەستەوە دەگرێت، پێشتر یەکێک بووە لە پیاوە باشەکان، بەڵکو یەکێک بووە لە زانایانیش. بەڵام کاتێک کە دەسەڵات دەگرێتە دەست، شمشێرەکەی هەڵ دەگرێت و دەست دەکات بە خوێن ڕێژی خوا پەناماندات. ئەوە پەیامێکە بۆ هەموو ئینسانێکی کار بەدەست بیر بکەوە ئەی ئینسان، پێش ئەوەی کە سەرەمەرگ بەدگاتێ و بمری، پێش ئەوەی کە قیامەتت بێت بران بیر بکەوە. شمشێرەکەی هەڵدەگرێت و دەست دەکات بە خوێن ڕێژی. ڕۆژێکیان کتابی خوای پەروەردگار دەکاتەوە و قورئان دەکاتەوە، هەندێکی لێ دەخوێنێت، دوایی دای دەخاتەوە و دەڵێ ئەوە کۆتا هەمین خوێندنەوەی تۆمە ئەی قورئان، جارێکی دیکە ناتخوێنمەوە. ئاوا بەو شێوازەیە دادەداتە خراپەکاری، دەست دەکا بە خراپەکاری خوێن ڕێژی و هەروەها زوڵم و ستەم. بەڵام کاتێک کە دەگاتە سەرەمەرگ، کاتێک کە مردنی نیزێک دەبێتەوە لە تەختی پاشایەتیەکەی دێتە خوارەوە و خۆی لە ناو خۆڵ وەردەدات، ڕووی خۆی بە خۆڵ دەکات و ڕووی خۆی دەکاتە خۆڵ. چی دەڵێت؟ دەڵێ خۆزگە دایکم ئەمنی نەبوو بایە، خۆزگە نەهات پامە سەر دنیا، خۆزگە ژیانم هەر نەبینی بایە، خۆزگە خەلافتم وەرنەگرتایە. پەشیمان دەبێتەوە. بۆچی؟ چونکە دەڵێ بەڕاستی لە شوێنەیەدا خوای پەروەردگارم نەناسی، حیسابم بۆ خوای پەروەردگار نەکرد، ئەو دەستەڵاتم لە پێناوی خوای پەروەردگار و میلەتەکەمدا بەکار نەهێنا. ئێستا لە سەرەمەرگدا خۆزگە بە مردن دەخوازێت. بۆیە گوێی لە جلشۆرێک دەبێت کاتێک کە جلەکانی دەشوات و سەرقاڵی جلشۆردنە و هیچ خەفەتی نییە. دەڵێ ئای خۆزگە جلشۆرێک بوومایە ئێستا. تەمەشاکەن پادشایەک لەسەر تەختی پادشایەتی دێتە خوارەوە کە مردنی دەگاتێ، خۆزگە و ئاوات بەکێ دەخوازێ؟ بە ئینسانێکی جلشۆر. بۆیە سەعیدی کوڕی موسەیەب کە یەکێکە لە زانایانی تابعین، کاتێک گوێی لەو قسەیە دەبێت، دەڵێ سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئێمەی وا لێ نەکردووە خۆزگە و ئاوات بەوانە بخوازین کە سەڵتەنەت و هەروەها بڕیار بەدەستن و هەروەها کار بەدەستن. ئەوان ئاوات بە ژیانی ئێمە دەخوازن. ئەو کەسانەی کە لە شوێنەیەدا خوای گەورە ناناسن، ئاوا پەشیمان دەبنەوە لە کاتێکدا کە مردنیان دەگاتێ. ئەوە پەیامێکە ئەی ئینسان پێش ئەوەی کە مردن بەدگاتێت لە شوێنەیەدا خوای پەروەردگار بناسە، لە کاتی مردندا پەشیمان نابیەوە، خوای گەورە بەهاناتەوە دێت بەرام. احفظ الله تجده أمامك. دڵنیا بە خوای سنوورەکانی خوای گەورە بپارێزە، خوای پەروەردگار لە هەر شوێنێک بی بەهاناتەوە دێت، خوای پەروەردگار دەتپارێزێت. ئەنجا قەتادە دەفەرمێت هەر کەسێک کە تەقوادار بێت خوای پەروەردگاری لەگەڵدایە. بۆچی؟ چونکە خوا دەفەرمێت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوای پەروەردگار لەگەڵ تەقواداران و لەگەڵ چاکەکاران. بۆیە دەفەرمێ هەر کەسێک تەقوادار بێ خوای پەروەردگاری لەگەڵدایە، هەر کەسێکیش خوای پەروەردگاری لەگەڵدا بێت، دڵنیا بە هیچ جیهەتێک بەسەریدا زاڵ نابێت. ئەو خوایەی کە هەرگیز ناخەوێت، ئەو خوایەی کە ڕێنمونی دەکات هەرگیز هەڵە ناکات، ئەو خوایەت لەگەڵدا بێت. ئەی ئینسان باکت بە چی هەیە؟ کێ بەسەرتدا زاڵ دەبێت؟ بۆیە عەونی کوڕی عەبدوڵڵاه لە کاتی ماڵ ئاواییدا ئامۆژگاری هاوڕێکانی دەکات، پێیان دەڵێت ئامۆژگاریتان دەکەم بە تەقواداری. بۆچی؟ چونکە ئینسانی تەقوادار هەرگیز هەز بە تەنیایی ناکات. بەخوا تەقوادار بی هەز بە تەنیایی ناکەی، چونکە خوای گەورەت لەگەڵدایە، چونکە بڕیاری خوای پەروەردگارە. إن الله مع الذين اتقوا. بەخوا خوای پەروەردگار لەگەڵ تەقواداردایە، لەگەڵ چاکەکاردایە. تەقوادار بە دڵنیا بە هیچ کاتێک هەز بە تەنیایی ناکەی، نە لە ژیانتدا، نە لە سەرمەرگدا، نە لە مردنتدا، دڵنیا بە لە ناو گۆڕیشدا هەز بە تەنیایی ناکەی. ئەنجا پاراستنی خوای پەروەردگار بۆ بەندەکانی دووشت دەگرێتەوە. یەکەمیان خوای پەروەردگار بەندەکانی دەپارێزێت بەوەی کە مەساڵیح و بەرژەوەندی دنیاییان دەپارێزێت.
بەوەی گەجەستە و لاشەکەیان دەپارێزێت، ئەندامەکانیان دەپارێزێت، لە کاتی پیریدا دەمان پارێزێت ئەگەر ئێمە سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزین. تەنانەت خوای پەروەردگار ئەولادەکانیشمان دەپارێزێ بەهۆی ساڵحی و چاکی بابیانەوە. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت هیچ ئینسانێکی موسڵمان نییە ئیلا لە دوای خۆی خوای پەروەردگار ڕۆڵەکانی دەپارێزێت بەهۆی ساڵحی باوکیانەوە. دەیبرام ئینسانێکی چاک بە سنوورەکانی خوای گەورەی خۆت بپارێزە، خوای پەروەردگار ماڵ و منداڵەکەشت دەپارێزێت. تەنانەت لە بەهەشتێدا خوای پەروەردگار ماڵ و منداڵەکەشت دەداتەوە. برام ئەنجا دووهەمینیان لە پاراستنی خوای پەروەردگار بۆ ئینسانەکان کە لە هەموویان گرنگترە بریتیە لە پاراستنی دین و ئیمانی ئینسان. خوای پەروەردگار دەمان پارێزێ لە شوبهە و شەهەوات، دەمان پارێزێ لە حەرام و قەدەغەکراوەکان ئەگەر ئێمە سنوورەکانی خوای گەورە بپارێزین. خوای پەروەردگار چۆن یوسف پێغەمبەری پاراست لە گوناه و تاوان و خراپەکاری، ئاواش ئێمە دەپارێزێ ئەگەر ئێمە سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزین. ئاواش ئینسان لە شوبهە و شەهوات دەپارێزێت. ئای کە چەند گەنج هەیە ئێستا بەدەست شوبهە و شەهواتەوە دەناڵێنێت، بەدەست شوبهاتەوە دەناڵێنێت، شوبهەی هەیە، گومانی هەیە لە زۆر شت، ناگاتە قەناعەتی تەواو، چونکە ئەو پارێزەری سنوورەکانی خوای گەورە نییە، بەدەست شوبهە و شەهواتەوە دەناڵێنێت. ئەگەر ئێمە سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزین، بەڕاستی خوای پەروەردگاریش ئێمە دەپارێزێت، دین و ئیمانی ئێمە سەلامەت دەکات و دەمان پارێزێت لە خراپە. باوریابین ئەو تەمەنەی کە ماومانە ڕوو بکەینە خوای پەروەردگار و خوای گەورە بناسین بەر لەوەی کە بمرین، چونکە کە مردین و گەیشتینە سەرە مەرگ تازە هیچ شتێک فریامان ناکەوێت. لە شوێنەیەدا خوای گەورە بناسە، خوای پەروەردگار لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی بەهاناتەوە دێت، خوای پەروەردگار لە سەرە مەرگدا بەهاناتەوە دێت، لە ناو گۆڕدا بەهاناتەوە دێت، کوڕە لە ڕۆژی قیامەتدا بران بەهاناتەوە دێت، دەتخاتە ژێر سایە و سەبەری خۆت. ئەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە بێجگە لە سێبەری تایبەتی خوای پەروەردگار نەبێت. مێژونووسان شتێکمان بۆ باز دەکەن کە عائیض القەرنی لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا باسی کردووە، دەڵێ یەکێک لە پیاوە خواپەرستەکانی بەنو ئیسرائیلیەکان لە تەمەنی 80 ساڵیدا بەرەو ئاوێنە ڕادەوەستێت، لە ئاوێنەدا تەماشای خۆی دەکات کە تەمەنی 80 ساڵە، لە 40 ساڵیدا خواپەرستێکی عابید بووە، 40 ساڵ تەمەنی لە خواپەرستیدا سەرف کردووە، بەڵام 40 ساڵیش گوناه و تاوان و سەرپێچی خوای پەروەردگاری کردووە، خوا پەناماندات. ئینسانی وا هەیە لە سەردەمێکدا زۆر باشە، بەڵام پێی دەخلیسکێت، دوای بەرەو خراپە دەڕوە، خوا پەناماندات. بۆیە لە تەمەنی 80 ساڵیدا تەماشای خۆی دەکات و تەماشای وێنەی خۆی دەکات و لەگەڵ خۆیدا دەدوێت، دەڵێ ئەی خوای پەروەردگار، ئەمن لە 40 ساڵی تەمەنمدا ئەتۆم پەرست و خواپەرست بووم، سنوورەکانی تۆم دەپاراست و عیبادەتی تۆم دەکرد، کەچی لە 40 ساڵی تەمەنیشمدا سەرپێچی تۆم کردووە. ئەی پەروەردگار، ئای خوای پەروەردگار، ئەگەر ئێستا ڕوو بکەمە تۆ تەوبە بکەم، دەبێت لە لای تۆ قبوڵ بێت و تەوبەکەم لێ قبوڵ بکەی و لێم وەربگری. بۆیە لە ناکاوەوە گوێی لە دەنگێک دەبێت کە پێی دەڵێن ئەو کاتەی کە تۆ فەرمانبەری ئێمەت دەکرد، ئێمەش لە خۆمان نزیک کرد بوویەوە و ئەتۆمان قبوڵ کرد بوو، ئەو کاتەشی کە سەرپێچی ئێمەت کرد، ئێمەش وازمان لە تۆ هێنا و ئەتۆمان ئێمال کرد، بەڵام ئێستا کە ڕوو بکەی ئێمە ئەوە قبوڵت دەکەین و تۆبەکەت قبوڵە لە لای ئێمە. بۆیە بەڕاستی ئەوە بەسەرهاتێکە بۆ ئێمەش، بۆ هەر ئینسانێکی موسڵمان، پێش ئەوەی کە بمرێت ڕوو بکاتە خوای پەروەردگار، خوای پەروەردگار تەوبەکەی قبوڵ دەکات. خوای گەورە دەفەرمێت ئەوەلەم نوعەممیڕکم ما یەتەذەکەڕ فیه، ئایا لە دنیادا ژیانێکی ئەوەندەمان پێ نەدان کە ما یەتەذەکەڕ فیه من تەذەکەڕ، کە بیر بکەنەوە، ژیانێکمان پێ نەدان بای ئەوەندەی کە دەتوانن بیر بکەنەوە، کە بزانن حەق و ناحەق چییە، کە بزانن ڕاست و ناڕاست چییە، کە بزانن چاک و خەراب چییە. وەجاءەکم النەذیر، ئایا ترسێنەریشمان بۆ نەناردن، پێیان نەدەگوتن، چاکە و خراپەیان بۆ ڕوون نەدەکردنەوە پێش ئەوەی کە بمرین. ئەوە پەیامێکە. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا بانگمان دەکات، دەفەرمێ ئەی نەوەی ئادەم، ئەی ئینسان،
پەیامێکە بۆ هەمووی ئینسانێکی گوناهبار و تاوانبار، بۆ هەمووی ئینسانێک کە تەوبەی نەکردووە و نەگەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار. بزانە لە فەرمایشتی قودسیدا خوای پەروەردگار بانگمان دەکات: ئەی ئینسان، ئەی نەوەی ئادەم، ئەگەر بێت و گوناه و تاوانەکانت بەقەد ئەرز و ئاسمان بن، یاخود بەقەد ئەوەی کە چاو حکم دەکات تا ئاسمان، هێندە گوناهەکانت زۆر بن، پڕی زەوی بن، بەڵام بەر لەوەی کە بمری بێەوە لای من، بەر لەوەی کە بمری و بگەڕێەوە بۆ لای من، تەوبە بکەی و ڕوو لە من کەی و پەشیمان ببیەوە، تەوبەکەت وەردەگرم و لێت خۆش دەبم، گوێ بە هیچ گوناهێک نادەم، حیساب بۆ هیچ گوناهێک ناکەم، بە مەرجێک بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. بەرام خوای گەورە بانگمان دەکات، خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات پێش ئەوەی کە بمرن بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە لە گوناهەکانمان خۆش دەبێت. ئەوە پەیامێکە بۆ هەموو ئینسانێک، بۆ هەموو تاوانبارێک، پێش ئەوەی کە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، پێش ئەوەی کە بمرین با تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و ڕوو لە خوای پەروەردگار کەین. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانەی کە پێش مردن لە خەوی بێ ئاگایی و خەبەر دێن و ڕوو دەکەنە پەروەردگاریان. ئەی ئینسان، لە شوێنەیەدا خوا بپەرستە، دڵنیا بە خوای پەروەردگار لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا بەهاناتەوە دێت. یا رەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی لەو کەسانە بین کە لە تەمەنی گەنجەتیدا و لە شوێنەیەدا ڕوو لە تۆ دەکەین، ئەتۆ دەپەرستین، حیساب بۆ تۆ دەکەین و سونوورەکانی تۆ دەپارێزین. یا رەبی خوایە گیان ئەتۆش ئێمە بپارێزی، یا رەبی خوایە گیان ئەتۆش دەستەی ئێمە بپارێزی، دین و ئیمانمان بپارێزی، ماڵ و منداڵمان بپارێزی، سەرۆت و سامانمان بپارێزی، بمان پارێزی لە حرام، لە خراپە و خراپەکاری. یا رەبی خوایە دین و ئیمانمان سەلامەت کەی، وامان لێ بکەی کە ڕوو لە تۆکەین بەر ئەوەی کە بمرین. یا رەبی خوایە گیان ئەتۆش لە دنیا و لە قیامەت بمان پارێزی، عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.